بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی و ڕێکخراوی یونیسێف با ئامادەبوونی وەزیری کاروباری کۆمەڵایەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان لە درێژەی کردنەوەی دایانگا لە نێو کەمپی ئاوارەکاندا لە کەمپی ئاشتی عەربەت دایانگەیەک کرایەوە. پرۆژەی پاڵپشتی مناڵان کە بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلەیمانی بە هاوکاری یونیسێف و بەڕێوەبەرایەتی کەمپەکە پێی هەستاون لە ماوەی 6 مانگی یەکەمە لە سنووری پارێزگای سلەیمانی 45,000 مناڵ سوودمەند بوون لە مناڵانی ئاوارە و ئەو مناوەڵانەی کە کەیسیانەیەواتە کێشێکی خێزانیە تەندروستیان هەیە. ئەم چالاکیە بەشی مۆسیقا، بەشی کۆمپیوتەر، بەشی زمان هەموو ئەو لایەنانە ئەگرێتەوە کە ئەمڕۆ سەرکەوتوانە خولی یەکەم چالاکیەکیان هەبوو لە گۆرانی و لە شانۆ و دواتریش بڵێ دیاری پێشکەش کرا بەسەر ئەو مناڵانەیە کە بەشداری چالاکیەکەیان کردهبوو. بۆیە لێرەوە دەستخۆشی لە ستافی سەرپەرشتیاری پرۆژەکە، ستافی سەرپەرشتیاری کەمپەکە و بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی خێزانی کۆمەڵایەتی سلەیمانی یەکەم کە توانیویانە ئەم چالاکیە گرنگە بۆ تەختیەکردنی مناڵان بەڕێوەبەرن. بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانیش دەڵێت لە ڕێم دایانگانەوە چاودێری منداڵان دەکەن و ئاگاداری کێشە و گرفتە تەندروستی و کۆمەڵایەتیەکانیان دەبن و بۆیان چارەسەر دەکەن. طبعاً ئەم پرۆژەیە لە سنووری پارێزگای سلێمانی لە هەموو کەمپەکان هەیە، لە شارەکانیش لە دەربەنی خان، چەمچەماڵ، قەڵات، زێڕانیە، بازیان پیرەمەگرون هەیە. توێژەری کۆمەڵایەتی و دەرونی و مامۆستای فێرکار هەن کە بەردەوام لەگەڵ مناڵەکان کارەکەن، دووریان خەنەوە لە کۆڵان، دووریان خەنەوە لە ڕەفتاری خراپ و لێرە سەرقاڵی کاری باشیانەکەن، فێریانەکەن، ڕایانەهێنن و لەگەڵەوە شا بە دوواداچون بۆ کەیس و کێشەکانیانەکەن، کێشەی تەندروستی بێ، کێشەی خوێندن بێ، هەر کێشەیەک بێ. بەرپرسی بەشی پلانی بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتیش باس لەوە دەکات لەم دایانگانە منداڵان پەروەردە دەکرێن و پرۆگرامی پەروەردەییان هەیە و قۆناغ بە قۆناغ دەردەچن. ئێمە و مناڵانە لە خۆ ڕۆژانە با بڵێن مناڵەکان ڕۆکەنە ئێرە لێرە بەپێی مەنهەجێکی تایبەت با بڵێن کاریان لەگەڵاکرێ و مەنهەجانە پەروەردەیی و فێرکاریە. مناڵەکان با بڵێن بەش بەشە دوای ئەو مەنهەجا بڕن باشتر با بڵێن ئامادەکرێن لە ڕووی دەرونی کۆمەڵایەتیوانێ پاڵپشتێکی باش دەکرێن. منداڵانی نێو کەمپەکەش بەکردنەوەی ئەم دایانگانە دڵخۆشن و سوپاسی بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی و ڕێکخراوی یونیسێف دەکەن کە بەردەوام لە خەمیاندان. كم عشت حتى أسوي مسرحية هنا أنا أشكر منظمة يونيسيف لأنها قدمت لنا هدية حلوة، من ذوقها أن قدمت لنا هدية حلوة، أنا أشكرها ولجهودهم اللي ضيعوه. أنا أشكر كل اللي كانوا هنا بالمنظمة واللي الخميس اللي فات كانوا ينظمون بها ويرتبون لعنود مسرحيتنا، وأنا أشكر الوزيرة اللي جتي لهنا، أشكر جميع المنظمات اللي جتي وعاونت المخيم، أنا أشكرها وأشكر الأطفال اللي أشكر أستاذ باسم لأن سوى مسرحية عن ما أطفال الشوارع، إنه أطفال الشوارع لازم إحنا نعاونهم بالصحة والنظام. أستاذ أنا أشكر منظمة يونيسيف لأنها عاونت المخيم وعاونت كل، وأنا أشكر أستاذ باسم لأنه عاوننا وقال وسوى مسرحية على أطفال الشوارع على مود لا يسوون، على مود لا يجدون من الشارع. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام کەمپی ئاشتی لە ناحیەی عەربەت.